نونەرێ نەتەوێن یەکگرتیە تایبەت ji بۆی سووریە دبێژێ مەترسیەکە مەزن هەیە و ناوچەیە غوتەیە ڕۆژهەڵاتە شەمە پەیتەختە سووریە ببێ حەلەبە ددوێ. ئاژانسا ڕۆیتەرز لە سەرزارێ ستیڤان دیمستۆرا نوێنەرێت نەتەوێن یەکگرتیە تایبەت ji بۆی سووریە دەربارەی ئۆپەراسیۆنا ڕژێمە سووریە لێ غوتەیە ڕۆژهەڵات ڕاگەهاند کو مەترسیەکە مەزن هەیە غوتەیە ڕۆژهەڵاتە شەمە پەیتەختە سووریە ڕاستی کارەسەتەکە مرۆڤی بێ و ببێ حەلەبە ددوێ. داخوایانیا دیمستۆرا پشتی وەیەکێ هات و ئەوە دوو ڕۆژن ئەرتێشا ڕژێمە سووریە ئۆپەراسیۆنەکە بەرفەرە لەسەر ناوچە غوتەیە ڕۆژهەڵات دەست پێ کردە. وژێ ئالیە خۆبەژی ڕێخستنانەتەوێن یەکگرتی زارۆکان یونیسێف دەربارەی ڕەوشە زارۆکان لە غوتەیە ڕۆژهەڵاتە شەمە پەیتەختە سووریە داخوایانیەکە سەیر بەلاو کرد. داخوایانیا یونیسێف کوژ ئالیە جێرد کابیلاری ڕێبەبەرێ هەرێمی لە یونیسێف هاتیە بەلاوکردن بێ ناوونیشانە تو گوتن نەمانە داک و بوان گوتنان بەحسا کوشتنا زارۆک و دایک و باوان بکن لە غوتەیە ڕۆژهەڵات. و پشتی وێگوتنێ داخوایانیا یونیسێف دە خەتێن نویساندنێ دێ ناوە دوو کەواناندا بە بەتالی بجه هشتن و دەداویە داخوایانیەدا یونیسێف نویسیە. تو گوتن لە جەمە نەمانە داک و هەستێن مە لە هەمبەر زەحمەتیên ku zarok tێدا دەرباز دەبن بێ دەربراندن. هەروەها داخوایانیە سەربار کرد و گوت و گەلۆهینە گوتن لە جەم ئالیێن ku بوونە سەدەما کارەساتێن مرۆڤی مانە داک و بەهانەیان ji بۆ کریارên وانیên نەمرۆڤی پەیدا بکێ.